جگە لە داهاتی نەوت کە مانگی پێشوو لە بەرمیلێک تەنیا صافی داهات بۆ موچە 28 دۆلار ماوەتەوە لە داهاتی ناوخۆشە جگە لە دوو ئیدارەی کێشەیەکی گەورە دروست بووە. لە مانگی دوی ئەم ساڵدا داهاتی ناوخۆ 374 ملیار بووە، بەڵام لە مانگی 11 هاتووە بۆ 164 ملیار. چ منطقێک ڕێگە بەمە ئەدا داهاتی ناوخۆ بۆ تەمویلی موچە، تەنیا بۆ تەمویلی موچە 210 ملیار کەمی کردبێ. ئەم 210 ملیارە چی لێ هات؟ داهاتی سلێمانی بۆ تەمویلی موچە مانگی دوو بەراورد بە مانگی 11 لە 171 ملیارەوە هاتووە بۆ 7 ملیار و 520 ملیۆن، 90 ملیار کەمی کردووە. ئەم 90 ملیار و 480 ملیۆن دینار کەمی کردووە. چی لێ هات ئەم 90 ملیار و 480 ملیۆن؟ داهاتی هەولێر لە 186 ملیارەوە هاتووە بۆ 93 ملیار و 480 ملیۆن دینار. ئەمەوێ چی بڵێم لێرە بە ئێوەی بەڕێز؟ ئەمەوێ بڵێم داهاتی ناوخۆ هەرچەند بێت بەم شێوە بەردەوامەکەوی کردووە سلێمانی لە 143 تەمویلەکە، هەولێریش لە 157 تەمویلەکە. واتە ئەگەر سلێمانی بڵێ داهاتی ناوخۆی من 43 دۆلار بوو، هەولێریش ئەڵێ 57 دۆلار بووە. واتە ئەمە دوو ئیدارەیەکی وازەحە. ئەم تەمویلە چییە؟ جگە لە پارەی نەوت کە 350 ملیۆن دۆلارە، جگە لە 200 ملیارەکەی بەغا سلێمانی ئەبێت لە 143 داهات تەمویلکە، هەولێر و دۆکشە بێ 57 لە 100 تەمویلکە. ئەوەی گرفتە بەبێ ئەوەی هیچ شتێ ڕووی دابێ لە 8 مانگە لە 156 ئەم داهاتە بۆ تەمویل کەمی کردووە، دیاریش نییە چی بەسەر هاتووە. چکۆ ئێستا پرۆژەکانی سلێمانی هەمووی خەریکە ئەوەستێ، ناکرێتە پرۆژە. ئەمە بەشێکی. بەشی دووەمی ئەمەوێ پێتان بڵێم ئێستا لە کۆی پرۆژە و خەرجی و خەدەماتە دوو ئیدارەیەکی 100% هەیە. چۆن؟ ڕاستە پرۆژەیەک لە سلێمانی جێبەجێکرێت ئەوترێ بە ئەمری سەرۆکی حکوومەتە، وەک لە گەرمیانەکرێت لە دووەکە کرێکرێت. بەڵام 100% پرۆژەکانی سلێمانی ئەبێ بە داهاتی سلێمانی خۆی بکرێت. 100% پرۆژ واتە سنتێک لە هەولێر لە دهۆک لە خەزێنەی وەزارەتی داراییەوە وەکو پارە وەکو بڕ ناچێت بۆ سلێمانی. هەموو پرۆژەیەکی سلێمانیە بێت لە داهاتی خۆی بکرێت.